ئێرە پارکی هەواری شارە لە سلێمانی هاوڵاتیان سەرقالن لە فێستیڤالی تامدا و بە دوای خواردنی دڵخوازی خۆیاندا دەگەڕێن. خاوەنکارەکانی ژەوڵ لەدەن خواردنەکانیان بناسێن و باشترین خواردن و خواردنەوە پێشکەش بکەن بۆ ئەوەی دڵی موشتەرەکانیان ڕابگرن و ئیتر لای ئەوان نان بخۆن. ئەم فستیڤاڵەش شتێکی زۆر باشە بۆی خەڵک زیاتر ئەم خواردنە بناسیە کە بزانێت چۆن دروستەکەی تامی چۆنە. لەگەڵەوەشە خەڵک زۆر یەت فێر بووە داوای ئەکات پێشتر کەمتر بوو پێش ئەم فستیڤاڵە مشتریمان کەم هەبوو چونکە ئەم خواردنە خواردنێکی عەرەبیە. بەرهەمەکەمان تازەیە و ناوخۆییە لە سلێمانی بەرهەمێنێ هەلی کارێکی زۆریشی بۆ گەنجان و بۆ خەڵکی شارەکەی خۆمان بەگشتی ڕەخسانوە بۆ لێرەش ئێمە حالیان بە بەلاشی بەخشینەوە بۆ خەڵک لەبەرەوەی وەکو هەم ناساندنێک هەم هاوکاریەک بۆ خەڵک حەزەکەی هەموو کەسێ لێ بخوا بەرهەمەکەیمە هەڵسەنگێنێ. لەناڵی کورسات هەمیشە ئێمە شارەزیتان پێوەکەین دایم لەگەڵ حەدەسان سپاس بۆ خۆی گەورە سپادە زۆر مالیە کرد لە ڕووی ناسینی مشتری تازەوە و طبعا فرسەتە بۆ مشتریانە کەیەم بۆ ئێرە هەم قاوەکەش هەم خواردنەکەش هەم جێشی خۆشە گۆڕن بۆ ئێمە و بۆ خەڵکیش تەسەورەکەم شتێکی زۆر باشە. ئەم فێستیڤاڵە چەند شێفێک وەک دادوەر سەرپەرشتی دەکەن. شێف دیار لەگەڵ هاوڕێکانی گفتوگۆ و هەڵسەنگاندن دەکەن بۆ چێشخانەکان. ئێمە زۆرنی شوێنەکانمان بەسەر کردوتەوە ڕێستۆرانتەکان کافیەکان شیرینیەکان خواردنە غەربی شەرقیەکانمان بەسەر کردوتەوە کوالەتی زۆر باش بەکارێنن شوێنەکانیشان شوێنێکی تەندروستە بەڕاستی کە بەکارێنن زۆریان بەڕاتی خۆیان هێناوە کە شتەکانمان تێک نەچێت خواردنەکانیان تێک نەچێت زۆر مەزبوطن. بۆ تەمای کۆبوونەوەی خێزانەکان و هاوڕێکان و کورد بەعامەوە سەردانکردنی کەسە بیانیەکانیش بە تایبەتی و من بە شتێکی باشی ئەزانم کەم فستیڤاڵانە زوو بکرێت لەبەروی ئێستا کەوتوینەتە ئەو کاتی بڵین کۆتایی هێنانی تاقیکردنەوەکانی قوتابیان هەم پشوویەکیشە بۆ ئەمان هەم بۆ خێزانەکانیان. فێستیڤالی تام کۆکەرەوەی چێشخانە و خواردنە جیاوازەکانە و لە کەشێکی بە کۆمەڵی ڕەنگاوڕەنگدا خواردنەکان دەخورێت هەرۆژوای کردووە تام و چێژی زیاتر بە خواردن ببەخشرێت و بۆن و بەرامەی خواردن سەرنجی هاوڵاتیان ڕابکێشێت و لە دەوری کۆ ببنەوە. فستیڤالی تام لەلایەک بۆتە بازاڕێک بۆ خاوەنکار و فرۆشیار و خواردەمەنی و شیرینیەکان تا لێرە بەرەمەکانی خوان بخەنە ڕوو بیناسیێن بە هاوڵاتیان لەلایەکی تریشەوە بووە پشوێک بۆ هاوڵاتیان و خوێندکاران تا لە دوای تاقیکردنەوەکان بێنە ئێرە و هیلاکی کاتی تاقیکردنەوەکان لە لەشیان دەرکەن. هێمن قادر کورسات نیوز سلێمانی